خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبم. ئێستاش تەوری دومی بەیان باش کوردستان پێشکەشی ئەوەی خۆشەویست دەکەین وەکو ئاماژەم پێکرد. تەوری دومی بەیان باش کوردستان لەسەر دوانە ئۆکسیدی گۆگردە کە بڕیار لە چەند کاتژمێری داهاتوودا بگاتە عێراق و هەروە هەرێمی کوردستانیش لێ بێ دەرنابێت. لەمڕۆدا ئێمە پرسیاری زیانەکانی دەکەین، پرسیاری چۆنێتی خۆپارێزی دەکەین، هەروەها دەپرسین ئایا ئەگەری هەیە ئەم گازە یاخود ئەم شەپۆلە تێکەڵی ئاو بێت، تێکەڵی گەشت و هەوا بێ بۆ ماوەی چەندێک دەمێنێتەوە. پرسیاری هەموو ئەمانە دەکەین لەگەڵ دکتۆر هەڵدڕەشید مامۆستای زانکۆ. دکتۆر بەخێر بێ. سپاس. دکتۆر سەرەتا دەبێت بپرسم بۆی بینەرانیش ئاشنا بن باسێکی ئەم گازەمان بۆ بکە. ئەم گازە چییە و لە چیەوە دروست دەبێت؟ سپاس باینتان باش، بەیانی بینەرانی نارتی باش. دیارە گازی دوانە ئۆکسیدی گۆگرد یاخود SO2 گازێکە لەو گازانی کە لە سروشدا لەگەڵ گرکانەکانە دێتە دەرەوە خۆ لە سروشدا خۆی بە لە کانەکانی گۆگردا هەیە و هەروها لەگەڵ نەوت و کاتی ستاندری بەرهەمە نەوتەکانە دروستە بێ. ئەم گازە حەدی ڕێگە پێدراوی یاخود ئاستی ڕێگە پێدراوی لە لایەنە گرتوەکانە بۆ دیاریکراوە کە 500 بەش بێ لە مەترێک سێجایە لە ماوەی 10 دقە. بەڵام بەپێی وڵاتی شەگۆڕێ بۆ نمونە عێراق 300 بەشی داناوە لە مەترێک سێجایە بۆ سعاتێک. بە شێوەیەکی گشتێت و ئەمڕێن ئەو وڵاتانەی کە نەوتیان زۆرە خود پیشەسازی نەوتیان هەیە، ئەم گازە لە هەواکانیانە زۆرە و زایدەنە وڵاتانی کە سیارە زۆر بەکارە هێنن لە ناو شارەکانە ئەمانە ئەم گازە لە هەواکانە زۆرە و ئەو وڵاتانیشی گەرکانیان هەیە وەکو ئێستاوی کە لە سوقەلێ لە ئیتالیا ئەو گەرکانە جارێکیکە چالاک بووەتەوە بەهۆی ئەوەوە گرکانەکە چونکە ئەمە و ئاهۆوایی کە بۆمان دی ئاوهای دەرێ ناوەڕاستە خوڵێن نەورایەکەشەکانی دەرێ ناوەڕاستە لێەوە بەهۆی بایەکەوە چەند وڵاتێکی بڕیوە و لە ئێوارەی ئەمڕۆ داخلی عێراق بووە تقریبەن و ناوچەی کە تێیا داخلە بێ لە بەنێوە بازنەکانی 32 بۆ 36 دێتە عێراقەوە و ماوەی مانەوەکەی لە ئاوهەوای عێراقا کەم نییە. خۆشبەختانە لە کاتێکا دێتە عێراق و یاخود هەرێمی کوردستانەوە یەک باران نییە. دووەم ئەوەیە کە با هەیە با لە حاڵەتی سکوونە خود وەستاوان نییە ئەبێتە هۆیەوەی کە ڕایماڵە چونکە ئێمە چەند فاکتەرێکمان هەیە کاریگەری چەند هۆکارێکمان هەیە کاریگەری لەسەر پیسبوونی هەواکەوانە پلەی گەرمی شێ باە ئەم سێ هۆکارە بەرزبوونەوەی پلەی گەرمی بێتە هۆی بڵاوبوونەوەی پیسکەرەکان لە مەساحێکی فراوانترە کاریگەریەکە کەمەکاتەوە با ئەبێتە هۆی بڵاوکردنەوەی جارێکی کە کاریگەری کەمەکاتەوە بەڵام بوونی شێ کاریگەریەکەی زیاد دەکات. یەکگرتنی ئەم پاشماوانە چونکە قورسن ئەم گازانە دووەم ئۆکسیدی گۆگرد بێ، دووەم ئۆکسیدی هایدرۆجین بێ، قورقۆشم بێ، فلۆر بێ، ئەم گازانەی کە زۆر کاریگەریان هەیە لەسەر ئینسان کاتێک کە لەگەڵ هەوایە یەکە گرن هەواکە شەیتیا بێ قورسە بێ نزیکە بێتەوە لە ڕووی زەوی زیاتر تەئسیراتی بێ لەسەر مرۆڤ. خۆشبەختانە باران نابارێ. باران چی کاری؟ لەم کاتەیە باران نابارێ. ئەگەر باران ببارێ لەم کاتەیە بێتە تشە باران. تشە باران لە وڵاتی پیشەسازیەکانە زۆرە. لە وڵاتی خۆشمانە ڕەنگە هەندێک کات هەمان بێ بەتایبەتی لە هەندێک شاری وەکو کەرکووک، بەسڕا، ناسریە، بڵێنزی قارەمانە ئەم شارانە چونکە پاڵەگەنی خوڵێن کاری نەوتمان هەیە ئەم گازە هەواکەیە زۆرە تشە باران دروستەکات. تشە باران ئەبێتە هۆی ئەوەی کە شوێنەوارەکان ئەو بەردانەکانە زووتێک بچێ ڕەنگی بینا زووتێک بچێ ڕەنگی سیارە بۆی سیارە زووتێک بدا. هەروەها کاریگەری هەیە لەسەر گژوجیا لەسەر ئاژەڵ ئەبێتە هۆی لە ناوچوونی گژوجیا ئەبێتە هۆی لە ناوچوونی ماسی لە ناو دەریاچەکانە کاتێک کە تشەبارانە بارێ و ئاوە ترشە تێکەڵی ئەو ئاوەکەی کابێت ئاوە سروشتێکا بێ گرفتی بۆ دروستەکە. بەڵام لەم یەک ڕۆژەیە کە لەمای ئەم 36 ساعت بۆ 48 ساعتی کە ئەم بارستەیە تێپەڕێ بەسەر ئاسمانی عێراق و هەرێمی کوردستانە ئەم گرفتانەمان نییە. توانین بڵێن شێکەمە با هەمان هەیە، خێرایی بامان هەیە، پلەی گەرمیش بەرزە. هەرسێکی فاکتەرە بۆی کە کاریگەری ئەم بارستەیە کەم کاتەوە کاریگەری لەسەر دانیشتوانی ناوچەکە نەبێت. باشە دکتۆر، واتە پێویست بە دوودڵی ناکە، پێویست بەڕێڕای ناکە کاریگەری لەسەر هاوڵاتیان. باشە، ئەمن دەپرسم زیانە تەندروستەکانی ئەم گازە چییە؟ زیانە تەندروستەکانی بەعامە کوتم لە ئاستی دیاریکراوی خۆی تێپەڕی بۆمانەوەت لە چارێک بۆ نوی ساعت ڕەنگە بێت هۆی خنکاندن، تەنگەنەفەسی، بورانەوە سەر ئێشە، توشبوون بە هەڵچوونی نەفسی دەرونی. ئەمانە هەمویان کاریگەریەکانی ئەم غازن. واتوانین بڵێن بەعام کاریگەریەکانی پیسبوونی هەواش بە هەماشەوە، بەڵام کاریگەری ئەم غازە بە هۆکاری سەرێکی کاریگەری هەیە لەسەر کۆندامی هەناسا. ئەوەی کە لەم غازەیە هەیە ئەوەیە
تەنها لە ڕێ هەناسووە چێتە لەشی مرۆڤ جیاوازە لە هەندێک غازی کە بۆ نمونە هەندێک قورقۆشممان هەیە قورقۆشم لە ڕێی پێستی شەواچێتە جستی مرۆڤ تێکەڵ بە خوێنێ بێ بەڵام غازە تەنها لە ڕێی کۆندامیان ناسوارەوەتە ئەوانەی کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ شوێنانی کە باسمان کرد بۆ نەپاڵگەکانی نەوتەکانەکانی نەوتە زۆر ناوچێک بۆ نمونە مرور پۆلیسیات و چۆ ئاسایش کە لە بازگەکانان بازگانی کە داخراون زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم کەسانە ئیجینا بە شێوازێکی گشتی لەسەر خەڵکی کە کاریگەرەکانی کەم بێتەوە چونکە ئەتوانین بڵێن ناو شارەکان هەندێک شەقام هەیە هەندێک شەقامی سەرەکی ئەو شەقامانی کە هاتوچۆی تێدا زۆرەوە ئیزدیحامی زۆر تیا دروستە بێن ڕەنگە ڕێژەم گازە تیاندا بەرز بێتەوە بەڵام لە ناوچەکانی کە بە ئاسانی ڕێژەم گازە بەرز نابێتەوە چونکە سەرچاوەکەی کەمە ئەم غازەوە کووتمان لە گەڕکانەکان لەو کانانەوە زائیدەن شیبوونەوەی مادە ئەندامەکانی شەو دروستە بێ یاخود ناوچەی خۆی کانی وەکو میشراخکە ناوچەیە کە خۆی کە گۆگردی هەیە ئەلم ناوچان هەیە بەڵام لە ناوچەکانی کە ڕێژەکەی کەمە ئێمە ئەتوانین بڵێن لە هەوای کوردستانە گازمان هەیە مەترسیدارترێ لەمە قورقۆشممان دیارە دێمە سەر ئەوانش بەڵام من ئەمە لە کاریگەریە تەندروستیەکان بمێنمەوە ئەو کاریگەریانە کاتین یاخود مەرجە ئەو کاتی تو ئەو گازە هەڵدەمژی تووشی بیت یاخود ئەگەری هەیە بۆ منە کاتێکی تر لە ئاسی دیاریکراوی خۆی زیاتر و بەڵێ لەو کاتەیە تووشی تەنگە نەفەسێبی لەو کاتەیە تووشی سەرێشابی لەو کاتەیە تووشی لە بورانەوە و ئەگەر زیاد بمێنیتەوە تووشی مردن خنکانە بێ بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری پیسبوونی هەوا هۆکارە بۆ دروستبوونی سەرەتان شێرپەنجە بە زۆرینەی جۆرەکانی بە تایبەتی شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی خوێن ئەمانە دوو جۆری شێرپەنجەن کە بەهۆی پیسبوونی هەواوە تووشی مرۆڤە من بە شێوەیەکی زۆر بۆیە بەڵێ بۆ کەسێک ئەگەری هەیە کە زۆر منێت و یاخود ماڵی نزیکی کارگەیەکە یاخود لە ناوچەیەکی قەرەباڵغا کە هاتووشەی سارەی زۆرە کارەکات یاخود مۆریدەیەکی کارەبایی وێزگەیکی کارەبایی لەوە نزیکە ئەمانە بەڵێ ئەگەریان زۆرە لە داهاتوە تووشی نەخۆشی شێرپەنجە یاخود نەخۆشی درێژخانی وەکو ڕەبۆیان بکات بەڵێ لە دوورمە و داشە کاریگەری بێ لەسەر تەندروستی دیارە ئێستا ئەم گازی کە بڕیارە بە شەپۆلێک لە چەند کاتژمێری داهاتوودا بێتە سەر ئاسمانی هەرێم و بێگومان عێراقیش ترسی لای هاوڵاتیان دروست کردووە دەمێ بزانم ئەمە تا چنێ مەترسیدارە ئایا ئەوە تاکە گازە پێویستە ئێمە لێ بترسین یاخود گازێکی کە لە کەشوهەوای ئێمە هەیە کە بێتە مای ترسیە بەڵێ وەکوتم مەترسیدار نییە بۆ شێوازە مەترسیدار نیە بەڵام ئێمە گازی کەمان هەیە بەڵێ مەترسیدارە بۆ نمونە ئێسمان هەیە گۆگردی هایدرۆجینمان هەیە ڕۆژانە هەمومان بۆنەکەین وەکو بۆنی هەلکەی پیس وایە بە تایبەتی لە دوای بارهەڵگرێک تەنکەرێک یاخود لە ناو بازاڕێکە ڕۆی هەستی پۆکە یاکو بۆنێکی ئاویشی پیس بوو ئاویشی ماوایە یاخود هێلکەی پیس بوو هەمومان بۆنێ و گازەمان کرەوە گازە دەرئەنجامی ئەوەیە خۆی لەگەڵ بە سروشتی لەگەڵ نەوت و بەرهەمەنەوتەکانە لەگەڵ غازی سروشتیە هەیە بەڵام لە وڵاتی خۆمانە چونکە پاڵاوتکردنی نەوتەکە باش نییە غازەکە باش نییە ئەم گازە لەگەڵ ئامێنێتەوە لە کاتی سوستاندنە ئەم گازە دەرەکاتەوە بۆیە تەسیری زۆر لەسەر مرۆڤ بێت ئەوش بە هەمان شێوە کاریگەری لەسەر کۆندامی هەناسە بێت هۆی تەنگەرەفەسی زۆرمانەوە بێت هۆی ڕەبۆی یاخود زۆر بەرکەوتن ئەبێتە هۆی سەرێشە بێت هۆی هەڵچوونی نەفسی ئەمانە هەڵچوونی دەرونی ئەمانە ئەتوانین بڵێن ئەو غازە ئەم دوو غازە هەر زۆرە لە هەوای کوردستانە بەڵام بەدەر لەمە ئێمە گرفتێکی کەمانەی قورقۆشم بانزین لە عێراقا بە تایبەتی لە کوردستانە پاک ناکرێتەوە لە قورقۆشم قورقۆشمی زۆر یاخود هەندێک جار بانقەس قورقۆشمی تێکەڵەکەن بۆی کە لێداری سیارە کەم کاتەوە ودانی کە لە سیارە و دەرەچێت کەمی کاتەوە قورقۆشم یەکێکە لەو مادە زیان بەخشانی کە ئەچێتە هەواوە دواتر لەسەر هەر بابەتێک بنیشە بە شۆردنەوە لە ناو ناچیانی تۆ بۆ نمونە ئەگەر میوەیەکە هەبێ قورقۆشمی بەرکەوت بێ 26 کاتژمێر 48 کاتژمێر چەندێ لە ئاوادانێت چی مادەی بەکاربێنی ناتوێتەوە دواتر کە تۆ ئەی خۆی نەقڵە بێت بڵێن ئەگوازرێتەوە بۆ جەستەی تۆ لە ناو جەستەی تۆشە لە ڕێی پاشەڕۆ یاخود لە ڕێی هەناسەدارەوە دەرناچێتەوە وەکو گازەکانی دۆمۆکسیدی گۆگرد و دۆمۆکسیدی هایدرۆجین نییە لە ڕێی پاشماوە یاخود لە ڕێی پاشەڕۆ عەفەن یاخود لە ڕێی هەناسەوە دەریکەیتەوە دەرناچێتەوە تێکەڵ بە جەستەی تۆ بێ ئەمە تەراکومەکە کەڵەکا بێ بە مروری زەمن
شێرپەنجەی خوێنت تووشەکات یعنی ئێستا توانین بڵێن ئەمە لە هەوای هەرێمی کوردستانە لە هەوای عێراقا قورقۆشم زۆرە چونکە خۆی وەکو پێم وتی بازین خۆی بازینەکە بەڵێ هەر سووربوونی ئۆتۆمبیلە ئەو بازینێک هەیە بازینێکی پیسە هەندێکیان قورقۆشمەکەی لەگەڵ ئایا پاک نەکراتوە هەندێک حاڵات هەیە قورقۆشمی تێکەڵەکرێ یعنی جگەلەوەی کە خۆی بەشێکی تایە قورقۆشمیشی تێکەڵەکرێ بەوەی کە تۆ ڕەساس تێکەڵەکرێ بۆی کە سوستانی باشتر بێ لێدانی سیارە کەم کاتەوە خۆی ساگەر کارگەکان توێ منە کارگەی ئاسن کارگەکانی کە گازی فلۆر زۆر دەردەن گازی فلۆر یەکێکە لەو گازانێک کە گەر لەسەر گژوجیا بنیشێک ئاژەڵ بیخوات تۆ شیرەکەشی بخۆی تووشی کلۆربوونی ددان پوکانەوەی ئێسک دەکات یاخود مرۆڤ بیخوات تووشی پوکانەوەی ئێسکەکە ئەمە توانین بڵێ قورقۆشم زۆر خەتەرە لەگەڵ فلۆر هەردووچیان خەتەرن بەڵام فلۆر کەمترە ڕێژەکەی لەوە بەڵام ئێستا قورقۆشم لە هەوای کوردستانە یاخود لە هەوای شارەکانە زۆرە بەهۆی ئەوەی کە وەکوتمان لەگەڵ بنزینە تێکەڵەکرێ ئەگەر ئێمە سیر بکەین تێبینی بکەین سیارە ئەمریکیەکان ئەوانەی کە واردی ئەمریکین هەمویان لێ نووسراوە ئەم سیارانە بە بنزینێکی شەکەن کە هیچ قورقۆشمێکی تیانە یاخود بنزینێکی تێکە هیچ قورقۆشمێکی تیانە ینی لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی ئەمریکای باکوور و باشووریش ئەم گازە ڕێگە پێدراونی ئەخود بڵێ قورقۆشم ڕێگە پێدراونی لەگەڵ بنزینە تێکەڵ بکرێت بە هیچ شێوەیەک نابێ تێکەڵ بکرێت و ئەبێ ئەو بنزینێش ئەو کەمە قورقۆشمەی تایە لی پاک بکرێتەوە چونکە وەکوتمان چارەسەری قورسە ئاسان نییە ناڕۆ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە حساب بۆ ئەم جۆرە گازارە نەکراوە چونکە ئەگەر حسابی بۆ بکرا شوێنی کارگەکان بە شێوەیەکی زانستی دیاریەکران ئەمە ئەگەر سەرکەن لە هەرێمی کوردستان هیچ شوێنێکی کارگەمان نیە لەوە کارەساتر ینی تۆ سەرەکەی ساڵ بە ساڵ خراپترێکن پێشتر منتیقی بازیەمانە بوو کراوە بە ناوچێکی پیشەسازی حساب بۆ دانیشتوانە نەکراوە حساب بە شوێنی پیشەسازەکەشی نەکراوە چونکە ئەو شوێنە من چەند جاریشکەشەوە وتووە لە بەرنامەکانی کە شوێنی پیشەسازی نییە ئەمێ ئێرە دووەڵە لە هەر چوار لاوە شاخە ینی بە سنووری دەربەندی بازیان دەست پێکە بە تاسۆچە کۆتایی پێک دێت دواتر بە ئەم بەراوبەریشی هەر شاخە ئەمە واکات کە بانەی گرێتەوە ناوچێکی شێدارە ئەو کە ئازانەی کە لەو کارگانە دەرەچن بە سەر ناوچە نیشتە جێبوونەکان کە بازیانە ناوچەکانی کە بمێنەوە لەگەڵ بارانە لەگەڵ شایەکە گرنگ تێکەڵە بن ئەمە بۆ ئایندەی دانیشتوانی ناوچەکە زۆر خراپە بۆیە ناوچەکە جگە لەمە ئێستا هاتوون چیان کردو ینی ئەلۆی سلێمانی ئەلۆی دوی سلێمانی بە نیازن بکەنەوە ڕاستەخۆ بردویانەتە ژێر یاخود تەنیشتی کارگەی چیمەتۆی تاسڵوجەوە ینی ئەو پاش ماوەی کە لە کارگەی چیمەتۆی تاسڵوجە دەرەچێ ڕاستەخۆ لە چواردەوری خۆی کاریشێر لەسەر ئەم کە ئەم شوێنی ئەلوەی ڕۆژئاوای سلێمانی کە دانراوە ینی بەڕاستی نازانم ئەمانە کە شوێنەکە دیارەکەم پرس بە کەسانی شارەزان ناکەن یاخود خۆیان بانقاستم کاراکەن یاخود هەر ئەوەندەی لێزانن کە بڵێن ئەوە دەبێت تۆیکەی بەچی بیکات ناکرێت شوێنی سارکەرەوە یاخود شوێنی خەزمکردنی میوە شوێنی ئەلوی میوە لە تەنیش کارگەیەکەوە بێت کە دەردەری فلۆرە وکوتم کە لەسەر میوە بنیشێ مرۆڤ ڤیخوا تووشی کلۆربوونی ددانێکە تێکەڵ بە ئاو بێ مرۆڤ ڤیخوا تووشی کلۆربوونی ددانێکە یاخود تووشی بووکانەوەی کلۆربوونی ئێسێکە یاخود قورقۆشم لەم کارگانەوە دەرەچن لە ئەنجامی سوستانی پاشماوەکەوە بە هەمان شێوە لەسەر میوە یاخود هەر سەوزە و میوەیەک بنیشێت ناش بە شۆرنەوە ناڕۆ ئەنشێت لە ئەچێتە جەستەی مرۆڤەوە جگە قورقۆشم لە ڕێپێستیشەوە ئەچێتە لەشی مرۆڤەوە تەنها وەکو گازەکانی کەن لە ڕێهەناسەوە بچێ لە ڕێپێستیشەوە ئەچێت بووە ئەتوانین بڵێن گرفتە سەرێکیەکانی هەرێمی کوردستان لە جۆری بنزینەکەیەتی وەزائیدەن لە خراپی شوێنی کارگەکانێتی. باشە دکتۆر ئێستا لە کوردستاندا تا ئێستا باوی تەنکی سەربان ماوە ئێمە ئاوەکانمان لە تەنکی سەرباندا هەڵدەگرین تۆش دەڵێیت کە ئەم گازانە تێکەڵی ئاو بن مەترسیان هەیە باشە من دەپرسم تەنکی سەربان ئایا ئەم گازانە کە لە ڕێگەی کەشوهەواوەیە لە کەشوهەواماندا هەیە تێکەڵی ئاوی تەنکی سەربانەکەڵمان دەبن دەست خۆش ینی ئەمە پرسیارێکی واقعێتەوە ئەم بڵێن جارێکی شامەژە پێداوە تەنکی سەربان تقریبا بەس لە کوردستانە ماوە لە شوێنی کەرەمەوانی لە عێراق لەم ناوچە دواکەوتووە ماوەتەوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ خراپی بێپلانی حکوومەت چونکە ئاو لە هەموو دنیا بێ وەکو کارەبات جاری بێ هات ناو پێوەرەکەتەوە بەکارت تێنا لەسەر حساب بەکارت نێنایی حکوومەتە بەڵام لێرە ئێمە ئاو خەز نەکەن هەفتەیە دوو هەفتە خەز دەکەن هەر خۆی مانەوەی ئاوەکە گەریکی تێکەڵ نەبێ پیسە بێت چونکە ئاو کە ئەبێ بە هەڵم تەنها ئاوە بێ باڵم ئێست ئۆکا بێ بەڵام مادەکان سایەکانە مێنەوە
ئەو ئاوش ئەو مادەکانزانی بەنسبەیەکی دیاریکراوتەیە کاتێک کە ئاوەکە بە هەڵم مادەکانزایەکان لەو بەشەی کەمێنێتەوە تەرکیزی زیاترە بێت یاخود ڕێژەکەی زیاترەکە لە چاوی ئەوەیە بۆیە ئاوەکە خۆی پیسە بێ ینی هەرمانەوەی ئاوەکە بۆ چەند ڕۆژێک بە تایبەتی لە هاوینانە کە بوون بە هەڵم خێرا ئاوەکە پیسە بێ بەڵام لەگەڵ کوی تو ئاماژت پێدا ئێمە تەنکی سەربان ئەگەر چۆنیشدا پۆشرا بێ مەجای تێکەڵبوونی هەوای هەیە ئەم تێکەڵبوونی هەوایە کە بەم گازانە پیس بێ فلۆر بێ خوڕقۆشم بێ دۆمۆکسیدی گۆگرد بێ دۆمۆکسیدی هایدرۆژن بێ هەر یەکێک لەم گازانە کە تێکەڵ بەم ئاوا بوو مرۆڤی خوا هەمان ئەو کاریگەریانی هەیە کە پێشتر باسمان کرد بەڵام ڕەنگە ڕاستەخۆ کاریگەریەکەی دەرنەکەوێت بۆ داهاتوو دەرکەوێت بۆ یابینی ئێمە خەڵکی خۆمان ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵێک نەخۆشی تیانە لەم کۆمەڵگەیمە زیاد دەکا دەرئەنجامی چین دەرئەنجامی خراپی خواردنە خراپی ژینگە خوبینڵان پیسبوونی ژینگە خراپی ئاوە پیسبوونی ئاوەکانمانەکەواتە هەر خۆی لەسەر ئەساسی ئەخ لەسەر لە جیهانە تەمەەن درێژی تەمەەن لەو کۆمەلگانە لەسەر چوار بنەما دیارێکرێ تیشی سەر و وەنەوشەی ئاو هەوا خۆراک یعنی ئەم چوار شتت باش بێت تەمەەن درێژ ئەم چوار شتت خراپێت تەمەەن کورتە نەخێر هەر چواران لای خۆمان خراپە ینی من هەر لە ئەنارتپێناوێکمان کرد لەسەر تیشی سەر وەنەوشەی کە ئاسەکەی سا حالە لەم مانگەەوە زۆر بەرزە بێت تۆتر تاوەکو کۆتایی ماینی نۆ ئاستەکەی زۆر بەرزە بێوی کە خەڵکی خۆمان و شێری بێت تەنانەت تازە یەک گوێزگەیەک لە بازیان دانراوە بۆ پیاوانەکردنی تیشی سەر وەنەوشێر چەندە لەو ئەپەی کە خۆمان بەکارێن لە مۆبایلەکانمانە ڕۆژانە ئاماژە بەوادا کە تیشی سەر وەنەوشەی لە ناوچەکانی خۆمانە چەندە دیارە بەرزە یعنی لە نوۆی بەیانێ بەرزە بێتەوە تاوەکو چواری ئێوارە ینی خۆدانە بەرتیشی خۆر زۆر مشکلەیە بۆ داهاتمان و خۆراکیشمان بە هەماشەوە خراپەوەی کە مەبەستی سەرەکی ئەمە بۆ ئاوەکەش ئەمە خۆی ڕەنگە ئەو فیلترانەی کە بەکارهێنرێت بۆ خاوێنکردنەوەی ئاو لە وێزگە سەرێکیەکانی دابشکردنی ئاو وەکو پێویست نەبەر خۆیان چەند جارێک ئاماژە پێداوە ئەوە باشتر لە ماڵ بەکاریبێنی باشترە بەڵام مەبەستمانەوەیە خۆی تەمان بەکارهێنانەکەی زیادە مەسرەفیەتەوە هەو ماڵێک فیلترێک بەکارێن چەند هەزارێک لەسەرێک ئێمانە بۆ شێرخانی ئابووری وڵاتە زەرەرە یعنی تۆ سەیرکرد ئێمە لە وڵاتەیە چەندەها شت بەکارێن لە ماڵەوە کە ئەرکی هاوڵاتی نیە بەکاریبێنێ ئەرکی حکوومەتە بەکاریبێنێ یعنی ئەرکی حکوومەتە ئاویشی پاک بدا بە هاوڵاتی ئەرکی هاوڵاتی نییە ئاوەکی ماڵی خۆی پاکۆکە بەڵێ ئەرشی هاوڵاتیە ژینگە پاک ڕاگرێ بەڵام ئەرشی هاوڵاتی نییە ئاوەکەی ماڵی خۆی پاکۆکە ئەوەکە دێتە ماڵی پاک ئەو ئەرشی حکوومەت ئاوی پاشی خواردنەوەی پێ بدات چونکەمە بەرپرسیارەتی حکوومەتە بەرپرسیارەتی هاوڵاتیەوەیە کە پاکژێ ئاوا ڕاگرێت پیسی نەکە بەڵام تۆ ئاوەکە بە پیسی دێتە ماڵتەوە دوای لە پاشەکەوتکردنەکەی ئەفەن خاستنکردنەکەیشی ئەبێت هۆی پیسبوونی وەزای دەنەوەی کە تو هەواکەت پیسەکە هەواکەت پیس بوو وەکووتمان تێکەڵ بە تەنکی سەربانە بێ خوبڵێن بەو شوێنی خازنکردناوێت کە تۆ هەڵەگرتووە ئەبێت هۆی پیسبوونی دکتۆر هەموو ئەمانەی کە باسی کرد بوونەتە جێی خەمی حکوومەت بەدڵنیاو نەبوونەتە جێی خەمی حکوومەتەکە بووناتە جێی خەمی حکوومەت وەکو پێم وتی شوێنی زانستی یاخود شوێنی گونجاوی بۆ کارەکاندان ئەمە خاڵێکە کە نەبوونەتە خەمی حکوومەت دووەم بنزینی باشی بۆ هۆیەکانی گواستنەوە دابی نەکرد سێم ئاوی پاشی بۆ ماڵان دابی نەکرد ئەو ئاوەشی کە دابی نەکردوای لەکرد وەکوتم هاوڵاتی پێویستی بە خەزنکردنی ئەو نەبووە لە ماڵەکەی خۆیان بەڵکو ئاو هەمیشە وەک وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئەمریکا تەنانەت وڵاتانی دراوسی خۆمان ئەو جاری بە بڕۆشتە بەردەوام ینی بکەوەی کە تۆ پێویستی پێ بەکاربێتنە و ئەوی کە پێویستی پێنی بەکار نێناو بۆ شێوازێک ئاو بەفیڕەونەیەکی کەواتە ئەمانە نەبوونەتە خەمی حکوومەت ئەگەر ببنە خەمی حکوومەت پێویستە بیر لەوە بکاتەوە کە مەسفای باش دابنێ پاڵەوەی باش دابنێ نەوت بە تەواوی پاک بگرێتەوە لە دۆم ئۆکسیدی هایدرۆجین گۆگرد وەزائیدەن قورقۆشم چونکە سێ گازی زۆر زیان بەخشن ئایندەی هاوڵاتی تەندروستی هاوڵاتیەکە نەمەترسیەوە چونکە ئەمە لە بیرمان نەچێت تەندروستیش بەشێکە لە ژێرخانی ئابووری چونکە تۆ کە تەمەنێکی درێژ و تەمەنێکی تەندروستت هەبوو ئەوە بە تەئکید واتە دەستی کارێکی باشتر و بیرکردنەوەیشی باشتر و کۆمەڵگەیەکی پێشکەوتر دەبێت جگەلەوە تۆ بوونی نەخۆشی بەردەوام کەواتە بەرکارهێنانی دەرمانی بەردەوام بەکارهێنانی دەرمانی بەردەوام خۆت دەزانیم مازدەرەکەی لە وڵاتی خۆمانە نێم دەرمانە هەمووی لە دەرەوە دروستەکرێتەوەتە چونە دەروی پارێکی قورستر و هێنانی دەرمانێکی زیاتر کە دەرمانەکەش بە هەمان شێوە کوالەتی باش نییە بۆیە ئەمانە هەمویان کاریگەریان هەیە لەسەر ژێرخانی ئابووری وڵات پێویست بەوەیە کە گۆڕانکاری باش لەم سێکتەرانەیە بکرێ حکوومەت گرنگی پێ بدامانە ئەرکی وەکوتم ئەرکی حکوومەت ئەرکی هاوڵاتی نییە کە خۆی بپارێزێ لەم شتانە خود ئەو ئەرکی حکوومەتە پاراستنی تەندروستی گشتی لە ئەستۆی حکوومەتە باشە تۆ دەڵێ حکوومەت ئەمانەی پشتگوێ خستووە
لە بەرامبەردا هاوڵاتی چی بکات لە کۆتایی ئەمەی هاوڵاتی خەمی تەندروستی خۆمانە لە کاتێکدا ئەمانە ئێمە چۆن خۆمان پارێزگاری لە خۆمان کرد خۆی پاراستووە تا لە ماڵەوە فلتەر بەکارهێنێ زۆرینە یاخود ئاوی کارەکان بەکارهێنێ ئەو ئاو بەکارهێنە بە خواردنەوە خۆپاراستنە هاوڵاتی هەندێکی خۆی بیری دروست کردو بۆ ئەوی کە بەکاری بێنەمێک دووەم ئەوانەی کە هاوڵاتی نەیتوانانی خۆی بەلێ پارێزانی بۆ نمونە بنزینی پیس بەکارن ئێستا ڕەنگە هاوڵاتی هەر معریفی نەبێت لەسەرەوەی کە زانیاری نەبێت لەسەرەوەی بنزینە قڕقۆشمی تیا ئەم قڕقۆشمە چ زیانێک بەمەدا بەم ئەگەیەنێ جگەلەوە ڕەنگە هاوڵاتی توانێت ئەوەی نەبێت کە خۆی لە هەندێک شوێنی پیشەسازی بە دوور بگرێت بۆ نمونە تۆ کارگەی پیشەسازی بروتە ناو ماڵەکەی داتناوە لە تەنیشتی ماڵەکەی داتنەوە لە تەنیشتی گەڕەکەیمەوە داتنەوە ئێمە هاوڵاتی چی بکات توانێت ئەوەی نێ بیگوازێتەوە خۆ ناکشکرێ شارێک بە کاملی بگوایستەوە لەبەر 4 کارگەی پیشەسازی ئەوە ئەرکی حکوومەت و کارگە پیشەسازیەکانی لە شوێنێکی گونجاوەدانایە یعنی تۆ سەیری کە کاتی خۆی حکوومەتی بەغداد یاخود بڕین ڕژێمی پێشوو لە ڕوو زانستیەکەیەوە زۆر کاریگەری بڵین شوێنی کارگەکانی ڕەچاو کردووە کارگەی بردووەتە لە ئیلان دایناوە بەردە خاوەکەی لە تاسڵۆ لە بازیانەوە بۆ بردووە خۆی توانێت و کارگەی بێنێتەوە داینە بەڵام لەبەر ئەوەی شوێنەکە پیس نەکا بردێتەوە چونکە شوێنێکی کوشتکاری شوێنێکی شتەجێبوونە باشە کاتێک کە کارگەی کە هێنێ لە سلێمانیدانە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژئاوای شارەکەدانە بۆ چونکە باوی سلێمانی باکووری ڕۆژهەڵات ئەو کاتە ئەم بای بەم ئاراستەی دەبێت هۆی گواستنەوەی ئەو پیسێ ناری بێتەوە سەر شارەکە کەواتە یعنی شوێنی زانستی ڕەچاو کراوە بۆ نمونە بە هەمان شوێن ناوچەی پیشەسازیەکەی لە شارەکە بە پێچوانی باوەدانا هەموو شارەکان وا بوو ینی هەموو شارەکانی سەیریکە ناوچەی پیشەسازیان هەبوو بە پێچوانی بای ناوچەکەەوە دایناوە بەڵام لێرە ئەمەی نەکردو کە ئەمەی نەکردو هاوڵاتی ناتوانێت خۆی لەوە پارێزە بەڵکو پیسبوونەکە حکوومەت ئێستا پیسبوونەکە کە بە قورشی هاوڵاتیە بۆیە پێویستە دەستەی ژینگە وەزارەتی تەندروستی بیر لەمە بکەنەوە ینی پلان دابنێن بۆی کە کارگەکان کە دانران بەس تەنها بەرژەوەندی خاوەن کارگە بەرژەوەندی سەرمایەدار ڕەچاو نەکرێت بەڵکو بەرژەوەندی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوە بێ پاراستنی هاوڵاتیان وەکوتم ئەو زیانی کە لە هاوڵاتیدا سبێنێ لە کورتبوونی تەمەنی لە خراپبوونی تەندروستی لە هێنانی دەرمان بۆ چاکبوونێمانە زۆر گەورەترە لەوەی کە کارگە لە هەندێک لە قسەکانتدا ئاماژەت بۆ کرد زۆربوونی ئۆتۆمبیلی شیرەکە لە هۆکارەکان هەندێک جار ئۆتۆمبیلی تایبەتی دەبینین بارهەڵگرەکان دەبینین دووکەڵێکی ڕەشی لێتە دەرەوە پێشچاوی تەڵخ ئەبێ ئەمە ئەرکی هاوڵاتی نییە کە ئەمە چارەسەر بکات یا ئەرکی حکوومەتە کە سزایەک بۆ ئەمەدانە سزاشی لەسرە هەر سارێکە دووکەڵی کردکەواتە مەکینەکەی باش ئەو بنزینە ئەو ڕۆنا بەکار ناهێنێ ئەیکاتە پاشماوەیە کە من و تۆ بە چاوی بینی خۆ پێشت ئەگەر ئەو مەکینەیە ئێستا ئەوانەی کە ساری نوێشیان پێ مەکینەکان بنزینە سوێن ئەم بنزینە هەمانە پاشماوەی دەرەکە بەڵام ڕەنگە من و تۆ نەیبینی ینی قڕقۆشمەکە دەرەکە بە چاو نابینین بە پاشماوەکانی کە دەرەکە بە چاو نابینیەوەتە ئەو بنزینە لە چی پێکاتەوە کە ئەسووتێ بێتە ئەو مادانی کە پلەی پێکاتوە ئەیستوێنێ بەڵام ئێمە بە چاو نابینی بۆ چونکە مەکینەی سیارەکە باشە بە چاو نابینە بەڵام کاتێک کە مەکینەکەی کۆنە بێ یاخود تێکە چێ بە چاو بینرێ هەمان زیانەگەێنێتە ئەوە نییە کە تەنها سیارەکان نوێ بنیتر زیانیان نیە سیارەکان نوێژ بن زیانیان هەیە چونکە هەر بنزینە سوێنن بەڵام ڕەنگە ڕێژێک سوستانەکەی کەمتر بێ زیاتر شیکردنەوەی بۆ بکە بڵێن سوستانەکە بە جۆرێک بێت کە شیکردنەوە بۆ گازانە بکە بۆ شێوازە نەبێت کە بە چاو ئەبیدرێ هۆکارە سەرچەکە لە ئەرکی حکوومەت لە چی لێرە لەوەیە کە هۆکاری گواستنەوەی گشتی دابهێنێ بۆی کە خەڵکی کەمتر ساری خۆی بەکار بێنێ ینی بۆ نمونە ئێستامە نێوان شارەکان بە تایبەتی گەرزەبت بکرێ دەرچوونی پاس هەبێ لە کاتی دیاریکراوە هەموو سەر سعاتێک هەموو سعاتجارێک یاخود بۆ نمونە کاشمێرێک ئەگەر پاس سەبێت یاخود هۆکارێکی گواستنەوەی گشتی هەبێت ئەتوانێت بڵێن کە حکوومەت ئەگەرمەی کرد هاوڵاتی کەمتر ساری خۆی بەکارهێنێ بەڵام کە تۆ وەکو ئێستاە تۆ چیتە گەراجێک چاوەڕێی نەفەرەکەی ڕەنگە سعاتێک بە 2 ساعت بگێتە شوێنێک بە 3 ساعت بە 4 ساعت بە چونکە نەفەر نەبوو لەو گەراجە تۆ بڕی وەکو ئەمە وەک لێکە خەڵک ساری خۆی بەکاربێنێ هۆکاری گواستنەوەی تایبەت بەکاربێنێ لە ناو شاریشە بە هەمان شێوە وایە تۆ ئەگەر هۆکارێکی گواستنەوەی خێراتە بێ بزانی بە 10 دقیقەگەیتە سەر کارەکەت زۆر بە ئاسانی ئەو هۆکارە گواستنەوەی بەکارهێنی یاخود هۆکار گواستنەوەی گشتی بەکارین ساری تایبەتی خۆت بەکار ناهێنی ئەمە ئەرکی حکوومەتە سارە کەم کاتەوە ناکرێت تۆ کەسێک
بۆ هەموو پێداویستێکی ژیانی خۆی اعتیماد کاتە سەر خۆی هیچ اعتیمادێکی لەسەر حکوومەت نەبێ وەکوتم تەندروستی پاراستنی تەندروستی گشتی ئەرکی حکوومەتە ئەرکی هاوڵاتی نیە ئەرکی هاوڵاتی ئەوەیە تەنها ژینگەکەی خاوێن ڕاگرێ خۆی بپارێزە لەو شتە خراپانەی کە پێوتون بەڵام کاتێک کە تۆ شتێکاکەی بە قورتی هاوڵاتی توانای پاراستنی نامێت. باشە دکتۆر دوای پرسیارم ئاراستەی دوو دەکەم دێمەوە سەر ئەو گازی کە ڕوو لە ناوچەکانی عێراق دەکات ڕوو لە کەش و هەواکەمان دەکات لەگەڵ ئەم گازانی کە باسی کرد ئەمانە ئەبنە هۆی لێڵبوونی کەش و هەوامان یاخود بەچاو دەبینرێن بە شێوازێکی تر بڵین بەڵێ ئەمەی کە لە ئەنجامی گەرکانەوە دێ بەڵێ ئەبینرێت ئەگەر بێت و لە ناوچەکانی نزیک خۆیان بەڵام تا دوورکەوێتەوە بینینەکەی کەمە بێتەوە تا ئەو بەڵەیە کەمە بێتەوە ئەمە بەڵام هەر خودی گازەکان ئێمە دیاردەکمانی پێوترێ ضەبخان تەم و دووکەڵ بە ئینگلیزیەکەی سمۆگی پێوترێ ئەم دیاردێ لە ناوچە پیشەسازەکانە زۆرە یاخود لەو شارانەی کە چاڵ و چواردەوریان بەرزاییە زۆرە ئێستا بۆ نمونە لە سلێمانێکە ڕۆژێک ڕەشەبانە بێ بە ئاسانی لە تاسوجۆ سەیری بەرزەکانی تاسوجۆ سەیری سلێمانێکە لە بەرزەکانی گۆی ژۆزمەر و سەیری سلێمانێکە سەرەکەی شاری سلێمانی تەڵخە بۆ هەولێر بە هەمان شێوەیە ئەمە لە ئەنجامی چێ کاتێک کە ڕۆژێک بانە بێ ئەو دوو کەڵ و پاشماوی کە لە سیارە و لەو کارگە بچووکانی کە ناو شارەکە دەرەچێت لە ئاسمانی شارەکە مێنێتەوە بە چاو ئاستی بینین کەمەکاتەوە بە چاو ئەم تەڵخیە ئەبینریا خۆ بڵێن ئەم گازانە هەستیان پێکرێ بە تایبەتی گەر شێ هەبێ زیاتر هەستی پێکرێت چونکە لەگەڵ شێەکە یەکەگرن تەم و دووکەڵ دروست دەکەن ئەمە هەر بابەتێکی زیان بەخشە لە وڵاتانی ئەوروپی ساڵانە خەڵکە کوژێت لێخۆ لە ئەمریکا ساڵانە چەندەها کەس بەهۆی ئەم دیاردەیەوە ئەخینچێن تووشی خینکاند نەبن یانێ ڕووداوی دیاریشێ لە مێژووە لە 1952 گەر هەڵە نەبوون لە تاریخەکە لە ماوەی 5 ڕۆژە لە 12 تشرینی یەکەم بۆ 7 تشرینی یەکەمی 1952 ڕەنگە لە تاریخەکە زۆر بەڵام نزیکەی 4000 کەس لە ماوەی 5 ڕۆژە کوژێت لە لەندەن ئەم دیاردەیە ئێمە مەترسیە بێ حکوومەت بێت لەو کاتەوە کە ئەم گازانە وەکوتم لە ناوچە نیشتەجێبوونەکانە کەم کاتەوە چونکە ئەگەری ڕوودانی حاڵەتانە هەیە هەر کاتێک شێ زۆر بێ ئەم گازانە یەک بگرن مرۆڤ هەڵی مژێت تووشی خنکانێکە تووشی مردنی بە کۆمەڵێکات بۆیە گرفتە وەکوتم ڕەنگە هەندێک حاڵەت بە چاو نەبینرێت چونکە با بێتە هۆی بڵاوکردنەوەی بەڵام هەمیشەم گازە پیسانێمە لە چواردەورمان هەیە پێویستمان بۆی خۆمانی لێپارێزین. باشە دکتۆر هەڵەت ڕەشید مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکان و سپاس بۆی ئەمڕۆ لێرە ئامادە